السنة التشريعية الأولى الفصل التشريعي الأول. پڕۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2019 عێراق مشتومڕی زۆری لە نێوان فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان دروست کردووە و هەریەک لە پێکاتەکانی سوننە و کورد ڕەخنەی زۆریان لێی هەیە. لە پڕۆژە یاساکەدا داهاتەکان خەملێنراون بە زیاتر لە 105 تریلیۆن دینار، هەروەک خەرجیەکان بە زیاتر لە 128 تریلیۆن دینار خەملێنراوە و بەو پێش بودجە زیاتر لە 22 تریلیۆن دینار کورتێنانی دەبێت. لە پڕۆژە یاساکەدا پشتی هەرسێ پارێزگاکەی هەرێم، هەولێر و سلێمانی و دوهۆک با لە 12.67 دیاری کراوە کە دەکاتە 8 تریلیۆن و 742 ملیار و 406 ملیۆن دینار. هەروەها بودجەی پەرەپێدانی سێ پارێزگاکەی هەرێم 126 ملیار و 700 ملیۆن دینارە و بودجەی وەبەرێنان لە ڕێگەی قەرزەوە بۆ پشتی هەرێمیش 102 ملیار و 361 ملیۆن دینارە. بەو شێوەیەش با تێک ڕابڕی بودجەی هەرێم دەگاتە 8 تریلیۆن و 970 ملیار و 467 ملیۆن دینار. کەمکردنەوەی پشتی هەرێم لە 117ەوە بۆ لە 112.47 ناڕزایی حکوومەتی هەرێم و فراکسیۆنە کوردستانیەکانی لێکەوتووەتەوە و لەو چوارچێوەیەی هەوڵەکانیشان بۆ زیادکردنی پشتی هەرێم ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و ئەندامی لیژنەی دارایی لە نامەیەکدا کە ڕاستەی وەزارەتی پلاندانانی عێراقی کردووە داوای ڕێژەی دانیشتوانی عێراقی کردووە و لە وەڵامیشدا وەزارەتی ناوبراو ڕایگەیاندووە دانیشتوانی عێراق 38 ملیۆن و 124 هەزار و 182 کەسە، ژمارەی دانیشتوانی هەرێمیش 5 ملیۆن و 319,592 هاوڵاتیە کە دەکاتە ڕێژەی لە 13.9 بەوەش دەکەوێت کە پشتی هەرێم لە بودجەدا بەپێی ڕێژەی دانیشتوان دیاری نەکراوە، چونکە ئەگەر بەپێی ڕێژەی دانیشتوان بێت پێویستە پشتی کورد بە لە 14 بکرێ. دواتر ئەندامە کوردەکەی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند فواد حسێن وەزیری دارایی عێراق لە پشتی پارتی دیموکراتی کوردستان کەم تەرخەم بووە لە زیادکردنی پشتی هەرێم و هیچ هەوڵێکی جدی لەو بارەیەوە نەداوە. بەهۆی ناڕەزایەتیەکانیشەوە پڕۆژە یاسای بودجە ئاراستەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و لیژنەکانی حکوومەت کراوە بۆ گۆڕانکاری تیاندا. لەو چوارچێوەیەشدا ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی و لە نێوانیشاندا ئەحمەدی حاجی ڕەشید ژمارەیەک گۆڕانکاری لە بەرژەوەندی کورد لە پڕۆژە یاساکەدا کردووە. لە چوارچێوەی بودجەی وەزارەتی بەرگری 68 ملیار دیناری مانگانە واتە ساڵانە 816 ملیار دینار بۆ پێشمەرگە دیاری کراوە. هەروەها لە دەرەوەی پشتی هەرێمیش 2 ملیار دینار بۆ هەڵەبجە و 2 ملیار بۆ قەڵاتزێ و 1 ملیاریش بۆ دووهۆک و سۆران و کەلار دیاری کراوە بۆ ئاوادانکردنەوەیان. هەروەها دەقێکی تایبەت بە گەنمی جوتیاران دانراوە کە پێویستە وەزارەتی دارایی شایستە داراییەکانی ساڵەکانی 2014 و 2015 و 2016 پێبدا. هەروەها بە پێی بڕگەی جیم لە مادەی 10 پڕۆژەی یاسای بودجە زەمانەتی ناردنی موچەی فەرمانبەران و پێشمەرگە کراوە بەبێ ڕادەستکردنی نەوتی هەرێمیش. بڕیارە ڕۆژی چوارشەمە پڕۆژە یاساکە لە پەرلەمانی عێراق بخرێتە بواری دەنگدانەوە. تمت الموافقة